سلااو هاوڕێیانی خۆشەویستم، خۆشحاڵم دووبارە گەڕامۆلاتان لە پارتێکی تریکارێن مانجر مۆت بایرن میشین و خولی ئەلمانی یاریزانی باشمان گواستۆتەوە و چاوەڕێی ئەوە دەکەین هەموو یاریەکان ببینەوە بەڵێنماندا بوو بەڵێن نا بەس وەکو تەحەدایەک هەوڵ دەدەین ئەم وەرزە بەبێ دۆران تاو بکەین زین دەتوانین یان خۆمان چالنج کردووە. پێشەوەی دەست بە یاری بکەین هاوڕیان ئەگەر سەران بۆ کەناڵەکە لایکی یددیوکە و سبسکرایب کەناڵەکە لە بیر مەکەن هەر ڕەخنەوە پێشنیارێک تەیە لە کۆمنت بۆمان بنووسە دەیخینە سەر چاوان یەکۆ سەر بابچینە یاری بسمیلە تەشکیلەی ئەو جارە یاریەکە پێ ناچی زۆر قڕوس بێ هەندێک لاو یاری پێ دەکەین بابزانین ئەوانیش با دەرفەتێکیان بدەین نێوانە جەمال بار جەمال بێەوە یاریە دانی ئۆلمۆ یاڵە هاوڕێیان بسمیلە دوو یاریمان کردو هەردوو یاریمان بردوێتەوە جەماری هەردوو لا بە پەرۆشن ئەویانەیە نازم لۆ لەم تێکە بووە ئەویانەیە ئەو سەڵگەڕای تۆ لە یەک بەر بە شێوازی ساحەکە شڕادیارە یانەیەکی تازەی سەرکەوتووە بەڵام شەر نییە یاریەکە ئاسان بێ بۆ ئێمە جەوی یاریەکە بڕیار دەدا ڕۆشتن کێڵ زۆرجار لە جامی ئەڵمانی ئەو یانێمان بەرچاو دەکەوت بەڵام پار توانی بەسەرکەوی بۆ خۆلی دەرەجەیەکی ئەڵمانی بۆن دەستلیگە یاریزانە دیار یاریزانێکی بەناوبانگی تیان بەس بوو بوورە نایناسین یاڵ هەردوو تیپ بە پەرۆشۆ جەوەکەش باراناویە هیواداری یاریەکی یەکجار بە چێژ بێ پڕ گۆڵ بێ هەچەدا حەزمانەی نە گۆڵ خۆین بەس بۆی خۆشەویست حەز دەکەم هەردوو لە بەهێز بن هەردوو لە گۆڵ بکەن یاریێکی ئەها پڕ سوپرایز بێ خۆشترە هەردوو لامان چێژ لێ دەبینین یاڵە تەشکیلەشمان گۆڕیوە دوو یاری ڕابرد و ڕاستە بردمانەوە بەس خراپ بووین نانا زۆرم داگرت کێشە نیە کێشە نیە هاری یاریەکەی ڕابردوو دوو گۆڵی 100% چوان ئەوستەکە بەخۆی هەدیێماندا یاریزانم دەرەی نەخۆش بۆ شتەی لۆ کرد یاڵڵا Yes, I thought it was a good 1-0 win in front of their own fans. Today I'm expecting a similar outcome because they have that little bit of extra quality. It will be tight though. Now a decent position. یاڵە پاڤلۆڤیچ یا ئەڵڵا یاریزانێکی ئێستا ئەساسیە لەو ماوەی تووشی مسابی بوو لاوە و یەکجار باشە ئەگە بە بیرتان بێ پاری یەکەم دەرفەتی لە ئەبتاڵ بەرامبەر زلێزەکەی دنیا ڕیال مەدرید بەدەستێنا کە یارێکی خەیاڵیشی کرد بەڕاستی لەو کاتەوە لە بایرن ئەساسە یاڵە دیفاع نوێی بایر ڕاستیەتە ئێستا نەماندی دەچکە موسابە یاڵە تۆ براوە دەستی هاری ویستم پاساتەکەی بدەم و یاریگات تەڕە پێی پاساتەکان بەدلی خۆمان نییە یاڵە هاری یاڵڵا با پێمان هەر لە بیر نییە زیاتر لە تاچی ئەو لە یاریمان دەکرد یاڵە ئێستا ئەمباپێ تەعویزت بۆ دەکەینەوە یاریێکی سارد نییە باشە بە زیاتر لە ناوەند یاریگایە یاڵڵا ناقەتەمان باش بێت
ئۆ هەرجار قسە شتەکەی خۆمان بەچاو دەبین. Oh, moving it nicely. نا نەکەی That نەکەی. shot badly. But certainly questions to be asked about the lack of accuracy there. Musiala. Dani Olmo with it. Dani Olmo. ئۆ یەکەسە پاساتیشم دایە هاری. Steven Skripski. نۆ Skripski. I must say this looks promising. Well, didn't go to plan in the end. Ronald Araujo. Mbappe with it. Good patient build-up as they try to pass. یاڵڵا هاری Great opportunity. هاری وەریگر بە زۆر خەتەر دەبوو. دەی جەمال وەکو یارێکی ڕابردوو. Malonga وەڵڵا Sarr. دەی ئیمباپێ پێشی لێگرتووە. ناتەشکیلەمان عیبی نییە ئەگەر ئیسابەمان توش نەبی. Puchac. Well, they had the advantage. That's good refereeing. ئەدڤانتج. It looks promising. ئەو that's هەڵەمێ a piece of defending. نەچۆ Just as وەڵا it was وەڵای کەتە دەری interesting. باش بە یەکمانەدا یاڵە بە زۆرترین یاری ئیزان بە هێرش بکەین. نا Bayern unable to hold on to the ball. دەی ئەرەخۆ لێ مەگەڕێ. جوانە جوانە ئیمباپێ ئۆ هاریکردنەوە تۆپەی دایە چیە؟ And an astute piece of ئەو هەزمە defending. خەتەری تێکدا. Kane. Still level here, but the pressure escalating. یاڵە ئۆلیسی Stop. یەکەم شوت یاریگە دەقەی چل ئۆلی نا لەبیری منێ لامینێ ماڵە But he's gone short with it. Harry یاڵە Kane. خەتەرە Well, in fact, a bit too close to the گۆچی لێ goalkeeper. نەگەڕە. That was always going to be claimed. تەبیلاتی باشمانێ بۆ جێمی دوم ئۆلیسی لە پشت خەتەیە کومانە مێسیە Well, no point in stopping play. Advantage with them. ئۆی Tackle really, and now a throw in. پێرانەگەشتین پاسا دەکەین Well, as the stats show us, this has been a really even game so far. It just hasn't been enough goal or invention in the top third or fourth of either team. نەکەی دەست خۆشمان نوێن Will this corner نانەوانش be خراپ نینە for them? بە سیاست لێمان دێنە پێشە دیانی لە دووڕ گۆڵە چی بکەن Playing it in. بەس لە زاویە دەترسێن بەس جێمێکی بێ گۆڵ First half story has been written. یاڵە جێمەکمان لە بەردەستماوە هاوڕێیان جارێ تەشکیلە ناگۆڕین And these two sides are locked together. Just can't really choose ئۆ between them at the هاری moment. پاساتەکانی زۆر ئەوەیە Options in the centre. خێرە A free kick decision going the way of بەدەستی Bayern. کەوت هەریە تولو هاتیێرە کاکە ئۆلمۆ بە ئۆلمۆی لێ دێ ناوەڵا کیمیچ باشە مۆسیالا یاڵە چاوەڕێ گۆلی یەکەمم At the back post. نەیگرت Superb defensive judgment to end the attack. Well, they're almost inviting them to come at them. Jamal Musiala. یاڵە هاری ئەڵڵا لە هاری Wide of the post. گوناح بۆ تۆپە نەکەتە گۆڵێ زۆر جوان بوو زۆر بەس بەداخەوە تۆزێک دوور بوو دەنا گۆچی چی پێ نەدەکرا هەز دەکەم ئەو یاریە ئەمباپێ گۆڵ دەکا بابزانین هەستەکەمان ڕاستە یان نە Yeah, I
I like the look of him. I think it's a good move يلا to hook him and نا والله مبابي بلا ما make كرت. impact fairly quickly. Well, they've been getting the substitute ready, and now they will make the personnel change. Well, in the accuracy department, leaving a bit to be desired. Bayern pushing forward with options available. يلا مبابي الله And it should have been, but عامو it's وكم gone وين again. زين توفى كتقول That chance has been squandered. That should بس have been بداخو goal. بودرو بداخو يرشكان من زورن بلان بي انزام اوه Live action coming ستانيچ up او here چی کرد on ستانيچ BAE TV from one of the best leagues in Europe, the Bundesliga. Must take the lead here. والله والله خطرة And they remain locked together. والله It's a good خطرة save. خريق بو Really should بقومين have scored from there. That's a big chance. او يرشا قول نبي دبي تبديلات تشبكو Mbappe. And a chance. اي والله لو باساتا الله لو باساتا خيالية He's opened the جمال بو غلط نبم boost او from his باساتا خيالية ها قولك اسيستاكي ميسي برامبر هولندا لكاس عالم وچی بێژەرەك هاوار دەکەوت چۆن بینیت چۆن ئەو پاڤلۆڤیچ والله ئافرین پاڤلۆڤیچ That's a nice goal. ئەڵڵا لەم پاساتە هاریکین لەوی جوانتر ئەو جەبا یەک دوو تەبدیلاتیش بکەین هەندێک یاریزان بە ئیسراحات بکەن مێسی نە ئۆلیسی هاریکن ئیسراحەتێکی پێ دەدەین کومان با بێتە ناوە جەمالیش مێسی ئۆلمۆش پاڤلۆڤیچ کەسی تر نەمەتەوە یاڵە یا 30 minutes left for play. عافیە نانە غەڵەت بوو Struggling غەڵەت to بوو keep possession. ئەو هێشتا تەبدیلاتەکان نەکراوە Schreivers. Might work out. نەکەی ئای دەست خۆش ئەڵڵا لە ئەراخۆ دوو جار لەسەر یەک قەتعی کرد Well, can they draw تەبدیلاتەکان the crowd certainly think so. یەک بەیچ شەوەڵا قومارەی گەوری هەر چوار یارزامان پێکۆدانشە بەس یاریزانی خراپ نینەوانی دێنە ناوە ینی هەر کاتێک بێ دەتوانن قوتارمان بکەن ڕزگارمان بکەن Let's see about the delivery. It بەس hasn't come خۆش very much. مێسی مەگەرەوە And a good challenge to bring that attack to an end. نا وەڵا نەمدای مێسی It looks promising. ئۆ It's a very fine piece of tackling. Trying his luck. نانەوانش جابەجار هێرشێکی زۆر خەتەر دەبن Still looking to get the shot off. دەست خۆش دیفاعەکانی مەگلێکتری باشترن تەشکیلەمان زۆر نازدارە I think the threat has been averted. ئای خەتەر بوو Troublesome. Oh, that's a super piece of defending. And won the ball apparently. یاڵە یاڵە Mbappe. And Bayern moving the ball with purpose. یاڵە ئەمباپێ بەس شوتەکە بکە To their task defensively. Messi. And nice نانە مێسی غەڵەتی مێسی Well, the shot looked promising, but the keeper تۆ بە had the better of چەپە it. شوتکەی باشترە Schreivers. ئافیارە خۆ Very quick thinking there. Olis. ئۆ وەڵڵا ئینزارە Really poor challenge. بەس مساب نەکەی خۆیە What's the referee going to do about it? شانسم لەگە ئیمباپێ نییە من زۆر تووڕەیە And yellow it is. بەس مساب نەکەی کێشە نییە Patient to win the ball and probably deserved a yellow card. یاڵ ئیمباپێ بزانین And the struggle to get it away properly. Oh, danger here. ئۆ خەتەرە Easy meat for the goal. پاڤلۆڤیچ زۆر خراپ نییە یاریزانێکی باشە دەرفەتی زیاتری پێ دەدەین 10 minutes to یاڵڵا go. جوانە جوانە This could be- یاڵە ئەمباپێ گۆڵ یەکەمت بەڵام بۆ دەرەوە And
امبابي دەڵێ گوناحی من چییە؟ They can score again from this corner. It یاڵڵا probably would be کومان the end of the بزانین story. کومان ئۆڤەرەکەت الله Danger averted. دوور بوو لە یاریزانەکەمان والله آخر This won't یاریزانە be ideal for the counter. دەبی الله دەی کاکە دەی باشە یاریزانەکەمان هەموو گەڕانەوە دەست خۆش. Them here. And credit is due for that good piece of defending. Bayern have completely controlled the ball in the last 15 minutes and are playing some great attacking football. یاڵە مێسی ناخەتەرە بەس Wrap it up. بۆ ناو دەستی گۆڵچی بوو ئۆتۆ ئەله فاول ئیوان Schreivers. ئەفیا والله پابلۆڤیچ دەرەجە یەکە Kylian Mbappe. Now with Messi. And nicely یاڵە بەس controlled. کەلەکە دەبۆ ئەسیست That's clear. Lionel Messi. یاڵە مێسی پاساتەکەماندا بە باشتر بوو To their advantage from this corner. So a personnel change then. الله Will that come back to haunt them? A golden ئەو یاریزانانەی ئەو یاری دەرفەتمان پێداون هەمویان سەلماندویانە بەڕاستی شانی ئەوەنە زیاتر دەرفەتیان پێ بدەین دەستان خۆش هاوڕێیان بردمانەوە سێبردنەوەی لەسەر یەک هەرسێ یاریەک بیت assessment of their performance. یعنی هێشتا کێشە لە تیپەکەمان هەیە و دەبێت چارەسەری بکەین هەمی یارێک یەک بیت جێگەی سیقەنیە بەس هەدەفی سەرەکی ئێمە بردنەوەی بەبێ ئەوەی خاڵ لە دەست بدەین بزانین دەتوانیاننا چامپیۆنز لیگ دەستی پێکرد خولە بەچێژ و بەهێزەکەی ئەوروپا ئەله ئەو جە پڕ یاری بەچێشە چکە شێوازەکەی گۆراوە ئەگەر ئاگدار بن یاڵڵا بەرە و خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا یەکەم یاری ئەم وەرزە هاوڕیانەگە بە بیرتان بێ بایرن ئەم ساڵ لە ئەبتاڵ ئەوروپا بەرامبەر هەمان تیپ نۆگۆلی تۆمار کرد بزانین ئێمە دەتوانین چەند گۆڵ بکەین تەشکیلە ئێستامە باشترە بەڵام دەقەما کەمترە یاڵڵا بۆ ناو یاری بسمیللا تەشکیلە دەستکاری کراوە و چکە دوو تشکیلەماندانە بە سابتی بگۆڕدرێ ئەو یاریە مێسی بە ئەساس بێ ئەمباپێ هەست دەکەم لێندەر باشترە بالیویست لێندەر بێ پێشبینی ناکەین یاریەکە لوتکە بێ بەس وەڵاهی بە ئەوە یاری پێ بکەین باشترە ساشە بۆی دەرفەتەکی بەیژ بدەین بۆ ناو یاری یەکەم یاری ئەم وەرزەی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا ئەڵڵا لەو دیمەنە هاندەران ساف یاریگا سوور دەکەن درێسی سووری باینە لە بەکردو و بەرەو ناو یاریگا یاڵڵا کاکە پەلەمانە ئاڵڵا دیمەنی فلیپلام یاریزانە بەڕەوشتەکان زۆر تایبەتن زۆر فلیپلام یەکێک لە بەڕەوشترین یاریزانەکانی دنیاە بۆیە لە بیرکردنی ئاسان نییە ڕێژەی ئەو یاریزانانی کە لە ناو یاریگا هەموو کات ئەخلاقیان لە پێش هەموو شتێکە زۆر کەمن ناڵێ نییە بەس کەمن بەڕاست یاڵڵا ئۆ ماسی غەڵەت کرد ماسی خەتایەکە لە تو نەبوو ئەمە پاساتەکەمان تاخیردا ئەو تەشکیلش تاقیکەین و بزانین چۆنە دەنا دەیگۆڕین خەریک بوو هەدیە بدەین یاڵە دەست خۆش بۆ پێشەوە یەکەم سێ خاڵمان زۆر پێویستە چکە بەرامبەر تیپانە سێ خاڵەکە زۆر گرینگە بۆی بە ئاسانی سەرکەوین بۆ خۆناغ لاکەرەوە ئەو کات بەرامبەر تیپە بەهێزەکان دوو یاریە و سقوت بوون نەکەی وەڵڵا دەست خۆش مانوێل دەست خۆش نوێر وەڵا هەز دەکەم ئەو تەشکیلەیە بە کەرچی من نێ فاول کە دەست خۆش حەکەم
تاخیری کرد بەس نێشت ئەڵەکە بەسەریدا تێپەڕی. Harry Kane. ئێ وەڵا فاول کاکە ئۆ زۆر شەڕانی نەوتی پەدەرێت لە خولی ئیتالیۆ هاتوون. کاکە با کەسمان تووشی ئیسابەی نەبێ یاڵە پاساتەکەی بدە کێمێک. ئەو مەبەستم هاری بوو. The ball has changed hands. Well, there are a few finer sights in football than seeing Harry Uzay Kane data pump pêche. the ball into the back of the net. Are we going to گوناحەوە تۆپە تێپەڕی کاکە بە دوان دوو یاریزان لە چادرێت بەس سێری دەکەن. وەڵا برا بە کەیفی خۆیان پاسات دەکەن. تیپێکی ئاسان تێگەیشت بوو. وەڵا خەریک بوو یەک لە جوانترین گۆڵەکانمان لێ بکەن. یاڵە کاکە کاکەوانە تیپێکی زۆر بەهێزن ناوی بە ئاسانی وەریانگریت. ئۆهۆ پاساتە غەڵەتەی. Misic. داڵە دەستخۆش As they get the ball back. دەستخۆش ئەی ئەی هاوار ئەو غەڵەتانە زۆر سەیرە زۆر. Petkovic. نەکەی 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 وستەکەی زۆر بە ئاسانی مەجاالیان دەدەم زۆر. ناوەڵ ئاراخۆ گەلچینێ داینیشێنە. نا هاری غەڵەتی هاری. Alex along the way. Good work to win it there. Musiala. نا بەس پاساتەکە بدە کاکە وەڵای پاساتەکەشم داگرت تێنەپەڕ دەستخۆش. Bayern Munich have it back now. Could be dangerous. Mbappe. یاڵە ئەمباپێ Looking for an angle here. نا نەمدای هاری غەڵەت بوو. Just when the chance was on. یاریزانی من ئۆلیسی تەمەشای دەکاتن تەمەشای ستەکەی برات تۆپەکە لێسینە. نا وەڵا جەمال غەڵەتی جەمال. Excellent reading of the game to win the ball. ئۆ وەڵا ئەوانە ناترسێن لێ تۆپەکەمام دێ ئەجات هەر مەترسێ لە ناو دوو یاریزانی من ئەخ معقولە Misic. هەڵە کاکە. Pierre ئۆ Gabriel. وەڵا برا ئەوانە Bruno Petkovic. ئاسان نینە. دەستخۆش ئۆ تۆپەکەم داوە. Bayern Munich have the ball again. مێسی دەستخۆش مێسی چ پاساتەک ئۆ مباپێ چوو گەڕاوە. مباپێ لە بەلاش گەڕایەوە لە پاساتەکە زۆر جوان بوو زۆر ئیسعادن بەڕاستی ئیسعادن. ساشە بۆی هەتێستا باشە Come away with the ball. ئەقلم دەیگری. Musiala. یاڵە 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 یەکە سەر دەی فاول 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 ڕاستە فاول. مباپێ گوناحە و شتانە گۆڵ ناکەی. مباپێ ئەو تیپە لاوازانە یەک گۆلیان زەحمەتە سەرەتا زوو گۆلە چیانەکەی زۆر گرینگە زۆر. ئۆدای جێمێکی مامناوەند بێ گۆل دەرفەتمان هەبوو بەڵام نەمانتوانی بیخۆزینەوە. هەوڵ دەدەنێ ئەو جێمێت تعویزی بکەینەوە. نازەمەتە ئێستا لەگەڵ بایرەکە ڕاناتوو تۆتنامەکە ئاسانتر بوو. Pierre Gabriel. نازانم بۆ کارەکە چیە بەڕاستی Petkovic. لەوتی کردیتمە بایر هەز دەکەم من شی تەشکە دەکەم. Possession. Is there a goal to take the lead? ئەرێ کاکە دە پاساتەکە بدە برای من تاخیری مەکە گیانە.
ئێ وەڵڵای ئەو پاساتانە زۆر سێری لۆ غەڵەت دەبی. وەڵڵا حەقی گۆلیان هەیە بەڕاستی شایانی گۆلە چینە بەس گۆلچیمان دەرەجەیەکە. Short corner taken. هەرکاک دەوە بەرەکەی بکە. From a long نا نا ئاواشمان نەگۆ ئاواشمان نەگۆ براکەم برا جوانەکەم. As you can see from the stats, the game isn't anything to write home about. No, Both sides have Mbappe. domination at the moment. Hopefully we'll see Toda more تأخير imagination in the final third and the game sparks to life. يلا ميسي 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 بۆ خۆت ميسي. نا وەڵڵای ميسي غەڵەتی one to see off the threat. غەڵەتی ميسي Rest here. ویستی بینی بداتە Josip Misic. ئۆلیسی بەس پاساتەکە نەڕۆی وەرەوانە زۆر زۆری سەعات ئۆستەکەنەوانە Pierre Gabriel. وەڵا دەرێ لە پێشنەوەنە زۆر بەی سەعاتی گەمەی دەکەن. یادا ئێم ئاکیەکی میچ ئابە تووڕەیی کاکە. Your thoughts on the transfer that's finally یاڵ باخ مەجال نادە زۆر سەیرن. score still level. ئەمباپێ لە سەری خۆی دەدا زۆر تۆڕێ. Corner. Well, just listen Yeah, to that that's ball. push. It's been quiet for a while, but this is a chance. And they're Ai. trying to push the team to take the ئەری وەڵ ئەو لە مێسی چاوەڕێەوە تۆپەم نەدەکرا ئەو باسانی بێتە ژێر قاچی میسی لەنە زۆرشی تر ڕەفتارمان لەگە دەکرد. Possession given away. Lionel Messi. نا غەڵەت Piazza. زۆریس ئاپێ مێسی Regaining possession. مێسی بەرگریش دەکە بەس ئەوان زۆری سعاتن زۆر Surely they need نازەم to بۆ play چەند یاریزان the بەرگری line دەکەن on the ئەوە. field. Bayern moving the ball forward with purpose. وەڵا هاری هاری ڕاوەستای هاری دەقە دەڕوا وێشتە گۆڵەکەم نەکردووە. بەس بەڕاستی ئیسعاجن بەڕاستی Bayern come away with it. بەڕاستی ئیسعاجن. یاڵ ئەی دەستخۆش لە ئەڵڵا لە هاریکن چ گۆڵێک چ گۆڵێک هاری 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 بەتخۆم هاری شازادەی بەریتانیا. ئینگلیزیە کاکە شازادەی بەریتانیا ئەڵڵاه لە گۆڵە جوانە والله ئەڵڵاه لەم گۆڵە دەستخۆش هاری دەستخۆش دەقەی چەندە ئەندە گارزان تەبدیل کەم باشە ڕاوستم ببورن تیپی بەرامبەر ئەوەش سفر بووە ئەوە هەر وەزعی وێرانە ئەوەش تێل دەرفەتەچی پێ دەدەین ماتیاس لامینیش باندە یاری بکە پێشکەمان نییە. Needed a goal. That's what we یاڵە یاڵە دەقە زۆر نەماوە ئەوزانم دیسان یەک بەیز دەبێ و سەر هەموو یاریەکان یەک بەیز دەبینەوە بەس وەڵا بەڕاستی ئەری وەڵڵا there as the ball changes hands. دەستخۆش ئیمباپێ یەکەم گۆڵ ئەڵڵا لە ئیمباپێ گۆل یەکەم ئیمباپێ ئەسیز بۆ هاریکین بەڵام هاری تۆڵی کردو پێش ئەوەی دای بنیشێت نانا هاریکینماندانە نیشاندووە ئیمباپێماندا نیشاندووە. ئای لەو هاوکاریە نێوان یاریزانەکانم یارمەتی یەک بدەن کەس ئەنانی نەبێ. ئەمباپێ یەکەم گۆڵی خۆی لەم وەرزە یەکەم گۆڵی بە درێسی بایرن ئەگە غەڵەت نەبوو. دەستان خۆش هاوڕێیان دوو بە هیچ تاو ینی یاریەکەمان بردەوە گرنگترین شت بوو هاریکین هەدیەکی باشی وەرگرت لە کاتێکی گونجاویش پاساتەکەی دای ئەمباپێش بۆ ناو گۆڵ دڵنیایی دای ئێمە تەمشە زۆری سەعاتن دووبەیتشە واز لەی سەعاتی ناینن وەڵا تۆپەکە مەرمەدەنێت تازە دوو گۆڵم کردیە دەست خۆر بەس فاون نەبی بەرەوە لە فاون Whistle as the ref gives a free kick. ئەوستە کاکی منجای دانیشە براکەم ئەوستە نەکە والله ئافرین مال نوێر باشترین یاریزان یاریەکە بێگومان ئەو نەبایستە دۆڕا بووم
يلا 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 اي هاري گۆڵی دۆم ئاری يلا لا الله لا هاري نایچوێنێ ئای بەدخۆماری سێ بە هیچ 75 دقیقە گەمما کرد گۆڵی دیدا نەبوو 3 گۆڵ بە دوای یەک گۆڵ یەکەممان زەحمەتەوە گوتم گۆڵ یەکەم زۆر گرینگە بە تایبەت بەرامبەر ئەو تیپە بێهێزانە دواتر گۆڵەکان ئاسان دەبێت دەی هەدێشکەمام دێ براکەم لە خۆتان هەر پاساتکەن 3 گۆڵی خۆم کرد و یاریەکەم بردەوە ئەوانە پاسا دەکەن بەبێ ئەنی هەدەفە چیان نییە هەر تۆپ ئاڵ گۆڕ دەکەن و سەعاتێ تو پاسات بکەی ئەگەر گۆڵی بە دووادانێ بەڕاستی بێئیسفادەیە فاول بزانین گۆڵەکی تریژ ناکەین یاڵڵا دەستا خۆش ناوەندیان چۆلە ئۆ ماتیاس تێر نانە خراپ نەبوو پاساتەکی جوانی دایە کومان بوو ئەگە غەڵەت نەبوویان ئاسیستەکەی کرد وەڵا لە بریم نەبوو چی ئەستەکەی کرد نا براکەم ئەشتانە لەگەر کیمینجای ئاسان نییە دەست خۆش بۆ خۆمان 3 گۆڵی بێ بەرامبەر لە یەکەم یاری ئەم وەرزەی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەرەو بەدەستێنانی نازناوەکە ئەوە ڕاستی نییە لێرە ئەتاری و ئێمە دەیبینەوە یاری ئەم جارەمان لە خولی ئینگلیزیە 3 ڕۆژی تر بەرامبەر وەردەر برێمن لیۆنێل میسی بزانین داوای چ دەکا داوای یاری زیاتر دەکا باشە برای من پێی دەڵێن یاری گەورەمان لە پێشە بۆیە تۆزەک تۆڕەمە بەلێمان بەڵام هاوڕێیان بە ڤیددیوەکە لەمە درێژتر نەبێتەوە تا ڤیددیوەیەکی تری کارێر مانێجەر مۆد دێمە وڵاتان ئیشەڵڵا تا ئەو کات خواتان لەگەڵ